سوکایەتیکردن بە تەرمی شەهیدێک و بڵاوکردنەوەی هەم کارێکی دژە ئینسانیە هەم کارێکی دژە یاسایە. پیرۆستیستانی داعش و گروپە تیرۆریستەکانی سەر بە ئەحمەد شەر ئەنجاندرا نادیدەی گرت و سوکایەتی پێکردن. هەمان کات ڕەوایەتی دەدات بەو هێرشە نامرۆڤانەی کە دەرحەق بە خەڵکی سڤیلی گەڕگە کوردنشینەکان لە حەڵەب ئەنجامەدرێ. هاو نیشتیمانیانی ئەزیز، لەم کاتەیە کە دەوڵەتانی هەرێم و گروپە تەکفیرەکان و پاشماوەکانی چەتەکانی داعش پلانێکی گەورە بەرامبەر بەگەلەکەمان دەجێڕن و پێشێلی یاسا و نێودەوڵەتیەکانەکەن ژن و مناڵی بێدیفاع شەهید دەکەن، دەبێت خەڵک لەم سەرمایزستانە و لە ماڵ و جێی خۆیان و دەرئەنێن سوکایەتی بە تەرکی شەهیدەکانمانەکەن. گەلەکەمان لە دۆخێکی دەرونی خراپایە و ناکرێت کەسێک بە ناوی مامۆسای ئاینی خۆی بکات بەو برینەیە و هێرشی سەر پیرۆزیەکە هێرش کاتە سەر پیرۆزیەکان پێچەوانەی بنەما پیرۆزەکانی ئاینی ئیسلام لێدوان بدات. هەر بۆیە پابەندی یاسایی و ئاکاری حکومەتی هەرێم وەزارەتی ئەوقاف بوو کە بە زووی دەستیان لەم بابەتە وەربدایە و لێدوان لەو کەسانەوە و لەو چەشنە کەناڵە و لەو جۆرە ڕاگەیاندانە ڕابژیرایە. بۆیە ئێمە وەک کۆمەڵێک پارێزەر و کەسایەتی هەموو ئەو چین و توێژانە لێرە ئامادەین بە ئەرکی ئینسانی و نیشتیمانی سەرشانی خۆمان ئەزانین ئەم بابەتە بگەێنینە داواکاری گشتی و سکاڵا یاسایی لەسەر ناوبراو تۆمارکەین بۆ ڕاگررتنی لە دووبارەکردنەی ئەو تاوانە بەردەوامە نەمری بۆ شەیدان و سەرکەوتن بۆ بەرگری لە ئافسانە و ئازایەتی ڕۆژاوە. وە دوای ئەمە ڕاستەوخۆ ئەچینە داواکردی گشتی و ئەو بەڕێزانی سکاڵا تۆمارەکەن ئەتوانن بێن لێ سکاڵی خۆیان تۆمارکردن. شتێکە ئاکاری گشتی پێڵێن نیزامی عامی پێڵێن ئەبێ بزانین لەکەیا و لەکوێ چ ڕاگەیاندنێک کار لەسەر چیەکات. سوکایەتیکردن بە تەرمی شەهیدێک و بڵاوکردنەوەی هەم کارێکی دژە ئینسانیە هەم کارێکی دژە یاسایە.